ئەوجا من میێوانێکی هەی ئەلێکساندەر نادجارۆف ئەکادمیسیەن و شروڤەکارێ سیاسی ژە مۆسکۆیە میێوانە منە هێژا ئەلێکساندەر تو بخێرەتیە کوردستان 24 بۆچی حتا نوکە مۆسکۆ بێ هەڵویستە Hi, and thank you for having me. زۆر سپاس بۆ میوانداریتان. دۆخێکی زۆر سەختە لەبارەی سیاسەتی دەرەوەی رووسیا لە وڵاتی ناوەڕاست چونکە لەلایەکەوە ئێمە هاوبەشێکی استراتیژیمان هەیە لەگەڵ ئێران ئێمە ئیدانێ و هێرشانەیەکەین بۆ سەر ئێران و کوشتنی خامنەیمان ئیدانە و سەرکۆنە کردو بەڵام لەلایەکی دیکەەوە ئێمە لە پرۆسەیەکی دانووسانداین لەگەڵ ئەمریکیەکان. مەبەستم بۆ ئۆکرانیایە. سێەم ئێمە چەندین ساڵە هاوبەشێکی زۆر باشمە لەگەڵ وڵاتانی کەنداو هەیە کە ئێستا کەوتونەتە بەرهێرش لەلایەن موشک و درۆنە ئێرانیەکانەوە بۆیە زۆر زەحمەتە بۆ رووسیا ئەم سێشتانە کۆ بکاتەوە و پەڵوێستێکی ڕوونی هەبێ بۆیە ئێمە داوای ئاشتیمان کردووە داوای ڕاگررتنی شەڕمان کردو داوای دەستپێکردنەوەی دانووسانمان کردووە بۆیە ئەمە کێشەیەکی بۆ رووسیا دروستکرد تا ڕادەیەک سەر لە تێکچوونێکی بۆ دروست بە لە سیاسەتی دەرەوەی خۆیان نازانین چۆن باڵانس ڕاگرە لە نێوان ئەو دۆستانەی کە باسم کرد ئەو سێ ڕەهەندە زۆر گەورەی کە باسم کرد. باشە هێژا ئەلێکساندەر هەندێک شەڕەزایên vê rewşê û pêşatan dibêjin Rûsya gelek bi namerdî li pêşiya dostên xwe ra diwestît gava tûşî mewqif û şerekê bi vî rengî hatin Sûriya cihêla Evrûke pişta xwe kire Îranê بۆچی سووریا پشتا van layena germ diket û gava ketine bela û nisîbet û şerekê Rûsya van dostên xwe bi tinê hêlît sebeb çi ye من ناڵێم من بەو شێوە پێناسەی ناکەم لە کەیسی ئێرانە ئەگەر سیرکەین ئێمە لەگەڵ ئێران هاوبەشێکی زۆر باشمان هەیە ئێمە موشکمان داوەتە ئێران ئێمە چەندین فڕۆکەی جەنگیمان داوەتە ئێران ئێمە خەبیر و شارەزای خۆمان نردۆتە ئێران بۆ بنکە ئەتۆمیەکانی زانیاری هەواڵگریمان لەگەڵ هاوبەشی پێکردوون هاوکاریمان کردوون ڕاوێژمان پێداون بۆیە من ناتوانم بڵێم نامەردانە بەڵام ئەتوانم بڵێم هەتا پێمان کرابی و سیاسەتی دەرەوەی ئێمە و بەرژەوەندی نیشتیمانی ئێمە ڕێگەی دابێ هاوکاریمان کردوون ئێمە نەچوونێتە ناو ئەو بابەتی پاڵپشتیکردنی میلیشیاکان لە ناوچەکەەوەی ئەمە شتێکی بیرەتە بینم هێژا ئەلێکساندەر شتێکی بیرەتە بینم پێشی ئەفشار و ئەفهێرشە ئەمریکی ئیسرائیلی بۆ سەر ئیرانی دەست پێ بکەتن ڕوسیەت گوتی ئەگەر هاتو ئەفهێرشە دەست پێ بکەتن رووسیا بێدەنگ نامینیت کەواتە نوکە رووسیا دێچکەتن ئایا دێ بەردەوام بیتن لەسەر پاڵپشتیان خو یەن چەکی بتایبەتی بۆ ئیرانێ؟ بەڵێ بەڵێ ئەمە پرسیارێکی زۆر ڕوونە و وەڵامێکی زۆر ڕوونیشی هەیە بە دڵنیاییەوە رووسیا پاڵپشتی ئێران دەکات و دەشبینی کە هاوکاری تەکنیکی سەربازی لەلایەن ئێمەوە و هەروەها پێگە و لێدوانی سیاسی زۆر باشتر ئەبینی بەڵام ئێستا لە بەرژەوەندی دوورمەودای ئێران و ئێمە شایە کە پاڵپشتیەکیان بکەین بە شێوەیەک لە شێوەکان با بڵێن لەسەر ئاستی نێودەوڵەتی بێ و لێکردنەوەی ئێران بێت لەو میلیشیانەی کە هەن و کە ڕۆژ ئاوا و ناوچەکەشی نیگەران کردووە. هێژا ئەلێکساندەر دەبێژن ڕێکەفتنێکە ژێربژێری یا ڕووسی ئەمریکی ئەسرائیلی بوو بێ هێرشە لەسەر ئیرانی هەیە ڕاستە؟ نەخێر نەخێر ئەوەی کە ئەکرێ لی تێ بگەین باشە پرسیارێک ئێمە چیمان دەسەکەوێت لە ڕکەوتێکی لەو شێوەیە بۆیە من پێم وایە ئەمە وانە ئێمە پرۆژەی استراتیژیمان هەبوو لەگەڵ ئێران ئێمە هاوکاری تەکنیکی و سەربازیمان هەبوو لەگەڵ ئێران وەک باسم کرد هەواڵگریمان هەبوو زۆر شت هاوکاری زۆر باشمان هەبوو لەگەڵ ئێران بۆیە ئەمە کەوتێکی لەو شێوەیە هیچ لە
بەرژەوەندی ئێمە نییە ئەوەی کە باسی کرد بۆیە من ئەتوانم بڵێم ئەگەری ڕێکەوتنێکی لەو شێوەیە ئەتوانم بڵێم سفرە نییە بۆیە ینی ئەمریکا و ئیسرائیل لە بەرابەرە چیە دەنە ئێمە باشە ئەمە دیارە و ڤلادیمیر پوتین کەسێکی زۆر معجبی دۆناڵد ترامپە بەتایبەتی بەردەوامیە شەڕێ دبینە ئۆکرانیا و رووسایەدا ممکنە ئەوها بێبەدیل رووسیا بێدەنگ بمینیتن بەرامبەری هێرشا سەر ئیرانێ؟ من پێم وایە کاتێک کە سەرۆک ترامپ قسەی لەگەڵ قسەیان کردووە من پێم وایە و هەموو شتەکان وەکو خۆی وەرنەگێردراوە لە چوار شێوەی تەرجەمە نەکراوەتە سەر سیاسەتی دەرەوە لەبارەی ئۆکرانیاوە ئێمە لەگەڵ ئەمریکەکان کارمان کردووە دانوستانمان هەیە بەڵام ئەمە وای لێ نەهاتووە کە ڕێکەوتنێکی زۆر باشی لێ بکەوێتەوە بەڵام مەبەستەکەم ئەوەیە پەیوەندی و دانوسانی ئۆکرانیا و ئەمریکا رووسیا و ئەمریکا لەسەر ئۆکرانیا هیچ پەیوەندی بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە نییە واتە مەرج نییە لە شتێک ڕێککەوتن لەسەر هەموو بابەتەکان ڕێبکەون ئەمانە مەلف و فایلی جیاوازن بەرژەوەندی جیاوازە بۆیە وەکوتمانەوە پاڵپشتی ئێرانمان کردووە و دەرشیکەین ئەوەی کە پێمان کرابێ کردومانە هێژە ئەلێکساندەر ئەو کە ئەم دبینین ئەمریکا هێدی یا دووستێن رووسیای ژناف دبەتن حتا ڤی شەڕیدا بە شێوەیەکی ڕاستەوخو نەڕاستەوخو لێدانە لە چینێژی ئایا حتا دماهیە رووسیا دێ بێدەنگ بمینیتن یانژی دەهێتە ناڤ ڤی شەڕی ئەگەر هاتوو بازنەیە شار بەرفرەح بوو ڕاستە بە دڵنیاییەوە سووریا و ڤەنزوێلا ڕۆیشتن من ناتوانم بڵێم هاوپەیمان ئەمانە کلاینتن ئەمانە مشتری ئێمە من ناتوانم ئاوا ناوی لێ بنێم هاوپەیمان جیاوازە مشتری و جیاوازە بەڵکو رووسیا تا ڕادەیەک لە ڕادەکان ئەتوانم بڵێم نزیکتر بوو لەوەی کە ئەمریکا لە سووریا و ڤەنزوێلا نزیک بوو بەڵام ڕۆیشتن ئەوانە بەڵکو ئەگەر وا پێویست بکە کە ئەم ململانەیە زۆر زیاتر بێ بەرژەوەندەکانی ئێمە بکرێنە ئامانج بەترسی بۆ سەر ئاسایشی نیشتیمانیمان دروست بێ ئەو کاتە دەبینی هاوکاریەکانی رووسیا لە ڕووی سیاسی سەربازی هەواڵگری تاکتیکی و ئەشت قۆناغێکی باشە ئەگەر هوسابیتن ئەف هێرشێن هەنێ بەرێ ئوڕاسیا لاواز ناکەن مەسەلا تو دبێژی ئەڤێن هەنێ مشتەرەکن کەواتە کی هەف پەیمانێ ڕاستەقینەیە رووسیایە ئانژی رووسیا هەف پەیمانێ ڕاستەقینەیە کێیە؟ I won't say that Venezuela was a part of the Eurasian front. I mean, Syria, you can kind of call them that, but I mean, رووسیا و ڤەنزوێلا پێناسەکانیان جیاوازە مەبەستم سووریا و ڤەنزوێلا ئێمە هەوڵمان داوە کە سووریا بکەوێتەوە سەرپێی خۆی بەڵام ئەو کاتێک کە ئێمە لەوێ بووین سووریا نەیدەویست خەڵکی سووریا نەیدەویست بەڵام کە ئێمە کۆتاییمان پێهێنا خەڵک وایزانی ئێمە پشتمان تێکردوون نەخێرەوە پشتمان تێ نەکردوون بەڵام ئەو سیاسەتی کە ئێمە ئەمانویست ئەو هەوڵانەی کە ئێمە ئەماندا بۆی کە سووریا بخێنەوە سەرپێ هەموو سووریەکان نەیانەویست بۆیە ئێمە پاڵپشتیمان کردوون لە بابەتی چینی ئێمە تا ئێستش پاڵپشتی چینمان کردو بەردەوام باش گەلێک سپاسیەتت کەم هێژە ئەلێکساندەر ناتجارۆڤ ئەکادمیسیەن و شروڤەکاری سیاسی ژێ مۆسکۆی